باس لە بزوتنەوەی دووەمی بارزانەکەین کە ساڵی 1942 بۆ 1945 لەو زنجیرە دەرسەی کە بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی دیراسەکردنی دوکۆمنتەکان ئەو وەسائقانەی کە کەوتونەتە بەردەست تەماشای ئەو بزوتنەوە کوردیانە ئەکەین کە لە سەردەمی ماوەی 150 ساڵێکدا ڕوویانداوە و بە تایبەتی ئێستاش کە گەیشتوینەتە ئەوەی کە نزیکی 90 ساڵ بۆ 100 ساڵێکی کوردیمان دراسە کردووە. لە ئەڵلقەی ڕابردووە باسمان لەوە کرد کە بارزانەکان لە ساڵی 1927 بۆ 1932 5 ساڵی تەکوینی خۆیان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک کردبوو. لەو سەردەمانەشە خەڵکانێکی دژیان زۆر هەبوو، بەڵام لە 1932 بارزانەکان توانیان شۆڕشێکی گەورە جمجوڵێکی کاریگەر دروست بکەن، بەڵام لەبەرەوەی حکوومەتی عێراقی کە سەر بە ئینگلیز بوو تازە سوپای بۆ تەشکیل کرابوو یان مەشقی زیاتری پێکرابوو، نیوەی سوپای عێراقی بە تەواوی هاتن بۆ بەرەنگاریکردنەوەی شۆڕشی بارزانیان بزوتنەوەی یەکەمی بارزان. هەروەها لەگەڵ دەستپێکردنی سەرەتای شەڕە دەستپێکی شەڕەکانە کە لە سێ محوەرەوە بوو، سوپای عێراقی زۆر زوو تێکشکا، خەسارەی زۆریدا، بەڵام فڕۆکەوانەکانی ئینگلیز بەڵام دوای سوپای ئاسمانی یان هێزی ئاسمانی ئینگلیز دوایی بەشداری تیا کرد و کە پێوترە FAR بە کاپیتەڵ ئەنووسرێ، واتە هێزی مەلەکی هێزی پاشایەتی بەریتانی تەدەخولیان تیا کرد لە ساڵحی سوپای عێراقی تەواو بوو، بزوتنەوەی بارزانەکان تێکشکا. سەرانی بارزانەکان کەوتە بەردەستی ئەو حکوومەتانە و هەندێک لەوان دەرچوون گەیشتنە تورکیاش گرتنی هەندێکی لێ دادگایی کردن بەو تۆمەتەی کە گوایە داڵدەی شۆڕشی ئاراراتیان داوە کە لە ساڵی 1930 کۆتایی پێهاتبوو بۆ 32 هزار کەس لەوان پەڕی بۆ بەری بارزان و لە ناوچەی بارزانە حەوا بووە. پاشان بارزانەکانیان هەموو نەقڵ کرد بۆ سەر سنووری بولغاریا لەوێمانەوە. ناوچەی بارزان ناوچەیەکی حەساس و مهمە، ئەو کاتی ژوا بوو ئێستاش هەروەها، چکە چەقی سێگۆشەی سنوورە مەلعونەکەی عێراق و ئێران و تورکیایە. هەروەها عشیرەتی بارزان عشیرەتێکی خاوەن مێژووە لە ناوچەکەیە بۆ 200 ساڵە گەڕێتەوە. یەکێکە لەو عشیرەتانەش کە ڕوحی یارمەتیان لە ناو یەکترا زۆر پتەوە، یەکتر گرتنیان زۆر بەهێزە، لێکدابڕبوونیان کەمە، کاتی خۆشی وابوون و ئێستا شەروەهان. ئەو کاتێ بەرزانەکان کە لە تورکیا بوون، ئەرمەنیەکان کە لە ئەسڵ هەر لە تورکیاوە ڕایان کردبوو خەریک بوو لەو ناوچانان نیشتەجێ ئەکران. ناوچەی بارزان لەو شەڕەی دژ بە بزاوی یەکەمی بارزانیەکان وەکو جینۆسایدێکی زەمینی بەسەر ناوچەکەی هاتبوو، سیاسەتێکی سووتاندنی خاک بەسەر هەموو ناوچەکەی هاتبوو، هەموو لادەکان وێران بوون، گوندەکان هەمووی سووتا بوون، هەموو خاکێکی و زەویەکی کشت و کاڵی و بەرهەمهێنانی حاصڵاتی چاندن هەمووی وێرانکاری تیا کرابوو. لەوەش کە وردەوەردە ئەرمەنیەکان هێنرانە ناوچەکە و سەرەتاوەکو پەناهێندەیەک لەوێ بوون، دوایی کە خەریک بۆ بکرن بە خاوەن خانوو و خاوەن خاک و جێنشین بکرن بە شێوەیەکی دائیمی، حکوومەتی تورکیا ترسی لێ نیشت کە ئینگلیز ئەم بەرنامەی بەدەستەوە بێ بۆ ئەوەی لە قوڵاییەکی عێراقا بیانکە بە سەربازگەیەکی گەورە، زەمینەیەکی گەوریان لەو ناوچە شاخاوی ئاسیا بۆ دروستکە و پاشان کە هێزیان بۆ دروست بوو بێنەوە بۆ ناو تورکیا داوای مافی خۆیان لەوێ بکەنەوە. لەبەرەوە حکوومەتی تورکی لەگەڵ بەرژەوەندی خوێندنەوە لەگەڵ عێراقیەکان و داواکردنی لە حکوومەتی عێراق کە عەفوی عام بۆ بارزانەکان دەرکابەوەی بگەڕێن. بارزانەکان عەفوی عامیان بۆ دەرچوو، 90 کەسێکیان کە وکاتە تەمعان شێخ ئەحمەدی بارزانی براگەوری مەلا مستەفا، هەروەها مەلا مستەفاش کە لەگەڵیانە بوو، چونکە بەرپرسی
بەری مێرگە سوور بوو لە ئەو شەڕە سەختەیە کە کرا و زۆرترین نیسبەتی خەسارەتیش لە سوپای عراقی لەو قۆڵەوە درابوو. ئەمەش خۆی لە خۆیان قینێکی داهاتوو دروستەکاتەوە لە دڵی حکوومەتی عراقی و ئەو کەسانەی سەر بە ئینگلیزن دژی بارزانی. پاشان کە گەیشتنە مووسڵ، بەرزانەکان گەیشتنە مووسڵ لەلایەن متەسەڕیفی مووسڵەوە استقبال کران، بە شێوەیەکی باش استقبال کران سەرەتا، بەڵام دوایی هەرچەنە عەفوشیان بۆ دەرچوو بوو بە شێوێکی زۆر خراپ ڕەفتاریان لەگەڵ کردنەوە و بە دیلی جەنگ حسابیان کردن و هەندێکیشان بە تاوانبار حساب کران، هەندێک درانە دادگا، پاشان هەمویان بە کۆمەڵ نێران بۆ ناسریە. ماوەیەک لەوێ بوون لەژێر ئیقامەی جەبری، ژیانێکی زۆر کولەمەرجی، زۆر فەقیری، زۆر مەحروم بوون، زۆر غەریبیان بردەسەر. پاشان لەوێ نەقل کران بۆ سلەیمانی، بەڵام خۆزگە نەقل نەکرانایە. ئەو خۆزگەیەش هەر من نایخوازم، خۆزگەیەکە کە خۆشیان ئەیخوازن لەبەر ئەوەی دواتر معاناتی ناو سلێمانیان زۆرتر بوو لە ناسریەیەکی عەرەبی شیعە. بارزانەکان لە ماوەی 11 ساڵی ئەو فترەی 932 بەدواوە تا 43 معاناتێکی زۆر زۆر زەحمەتیان چێشت کە لە هەموو مێژووی کووردا غەیری دوای تێکشکانەکەی شێخ سەعیدی پیرانی باپیرە گەورەی بەڕێزمان لە 925 ئەو کارە ساتەی کە هات بەسەر باکووری کوردستانە لە کاتی مستەفا کەمالە 925 بۆ 931 ئەو 6 ساڵە ئەو هەموو معانات و دەردەسەری بەسەر خەڵکی کووردا هات لە باکوور، دوابەیەکی بەزیادەوە بەسەر بارزان وەک ناوچە، بارزان وەکو عەشیرەت و کوپیا ماقوڵانی کورد، بەسەر ئەو عەشیرەت و خانەوادە بەڕێزە داهات کە نەقل کران بۆ ناسریە، پاشان بۆ سلەیمانی. ئەو 11 ساڵە ژن و پیاویان، گەورە و بچووکیان، پیا و ماقوڵ و ئەوی دەرنەکەوتووە، هەمووی وەکو یەک فەقیر کرابوو، هەمووی وەکو یەک معانات و ناچاریان دەردەسەریان نەچێشت. لە سلەیمانی ئەو کاتەیەکێک هەبوو بە ناوی شێخ مستەفای قەرەداخی، ئەو متەسەڕیفی سلێمانی بوو. ئەسڵی ئەم پیاوە شێخ مستەفای قەرەداخی یەکێ بوو لەو دوو کەسەی کە لە بەردەستی ئەدمۆنزا پەروەردە بووبوون لە بەغدا، ئەو کاتە لە بەڕێوەبەراتی گشتی وەزارەتی داخلی کاریانە کرد. ئەو لە بەردەستی ئینگلیزێکا بوو کە ناوی ئەدمۆنزا، و یەکێکە لەو کەسانش کە دید و تێڕوانینێکی زۆر نێگەتیف و خراپی بەرامبەر بە کورد بە شێوەیەکی گشتی هەبوو بەرامبەر بە مەلا مستەفاش. پاشان ئەم شێخ مستەفا بوو بە متەسەڕیف لە سلەیمانی لەو کاتێک کە بەرزانیەکان هێنرابوون بۆ سلەیمانی. ئەم کابرایە لەگەڵ ئەوەیە کە حکومەت بە پێی یاسا و دەستوری ئەو زەمانە ئەبوایە هەر کەسێک کە نەفیەکرێت لە ناوچەی خۆی هەنرێتە دەرەوە بڕێک ڕاتبێکی بۆ ببڕێتەوە کە مانگانە ئەیدرایە لە هەمان کاتیشا هەفتانە ئەبوایە لە دایرەی پۆلیس ئیمزاکە کە ڕای نەکردو و شوێنەی ماوەتەوە. بەڵام ئەم زاڵمە قەرەداخیە مستەفا لەو خانەوادە بەڕێزە ئەو پارەی گرتبووە. لە هەمان کاتیشە ئەمری بۆ دەرکردبوون بۆ خەڵکی شارەکەش کە بە هیچ شێوەیە کەس نابێ توخنیان کەوێت. لەبەر لایکی تریشەوە هەر کەسێک کە پەیوەندیەکی ئەبەست لەگەڵیانە ئەگیرا، ئەمەش وای کردبوو کە زیاتر گۆشەگیرتر بکرێن. ئەوان شتێکی واشیان لە دەستانە بوو دەوڵەمەند بوون تاکو بیفرۆشن و لەسەری بژین. بەڵام زەعیمی هەمویان ئەو کاتە شێخ ئەحمەدی بارزانی بوو کە برا گەورەیان بوو. سەرەتای بزوتنەوەیکی قایمتر و بەهێزتر بە تەجروبەیەکی باشتر بە قیادەیەکی کامیلەن وزە کە لە تەمەنی 30 ساڵی و چاوکراوەی شخصیەتی ئەو، کاریزمی و کاریگەری ئەو، پەروەردەبوونی ناو عەشیرەتی و کارتێکردنی لە دەوروبەری خۆی، پەی پێبردن و عەقڵ پێشکانی ئەوەی کە جمجوڵێکی سیاسی گەورەتر پێویستە، هێشتا با لە سەرەتاشیا بێ کاریگەریەکی گەورەیە، چونکە ئەو کە لە فترەی سلێمانی شابوو پەیوەندی لەگەڵ کۆمەڵەی هیوا هەر هەبوو کە ئەو کاتە کۆمەڵەی هیوا بریتی بوو لە کۆمەڵەیەکی ناسیۆنالی قەومی سکولاریزم، هەروەکو باسمانە کرەمان و لەگەڵ
هەبوونی شێخ مەحموودی حەفید لە 1990 لە سلێمانی تا ئاخری شۆڕشەکەی لە 1932 لە هەمان کاتە تۆفیق وەهبی و کەسانێکی تری وەکو ئەو کە کۆمەڵە خەڵکیی وەکو جەمال نەبەس پێیانەڵێ وردە بورجوازی ناوشار هەبوون کە فکرێکی ناسیۆنالی ئەلەمانیان وەرگرتە بوو هەروەکو ئیشارەتم پێدا لە 1990 مێجەرسۆن کە بوو بە حاکم و دەسەڵاتداری سلێمانی و جەریدەی پێشکەوتنی بۆ دەرکردن و خۆی سەر نووسەرەکەی کرد و دەستپێکەکانی ئەنووسی سەرەتایەک بوو بۆ دروستکردن و یا کۆکردنەوەی ئەو عەلەمانیە کوردیانە کە ئینگلیزە ئیتوانی احتیمادیان بکاتە سەر بەڵام ئەوانە کە کوڕی شار بوون و نوخبەیەکی ڕۆشنبیری قەومی بوون بە هیچ شێوەک لە هیچ شۆڕشێکی کوردانیان توانی شخصیەتێکی کاریزمی نەوەکو شێ مەحموود نەوەکو مەلا مستەفا بهێنە بەرهەم کە خەڵکی کورد بیکە بە تەوەرێکی جم و جوڵ و زەعیمێک و پێشەوەیەک بە دوایە هەنگاو هەڵێنێت ئەوە هەم لە کوردستانی ئێمەوە بوو لە باشوور لە ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوەوە بوو خەڵک دەوری لە سمایل خانی سمکۆدا شوکاک یان لە قازی دواتر تەبەن لە هەروەها لە کوردستان لە باکوور و شوێنەکانی تریش بە شێوەیەکی گشتی شخصیەتی بەرزانی شخصیەتێکی بەهێز بووە کوتمان پێی پێبردننی باش بوو جم و جوڵ و نەشیطی وریایی و زیرەکی و چالاکی بەهێز بوو وەکو مەوهیبەیەکی سەربازیانەی مەیدانی بۆ خۆی باش فێر بوو تەجروبەی هەمووی لە حیاتی عەمەلیە گەورە بوو ئێوەش دەزانن وەکو کورد دەڵێ سەد حەکیم بەقەدەر دەردەدارە نازانێ یعنی سەد دکتۆر بەقەدەر یەکێکی نەخۆش نازانێت لە حاڵی نەخۆشەکەی چونکە هەر کەسێک کە لە مەیدانی عەمەلیە شت فێرە بێت تەجروبەی ژیان زۆرتر فێرە بێت زۆرتر چاویەکرێتەوە وەک لێکی چکەی کە 50 کتێبی بۆ نمونە خوێندۆتەوە لەسەر مەسەلێک تۆ 50 کتێب لەسەر کوردایەتی بخوێنیتەوە کۆنیە ساڵی پێشمەرگەبی ساڵێکی پێشمەرگایەتیت بەنە خوێنەواریش بێ زیاترەی تەعومقی ناو کوردەواریەوە هەست بە اختلافاتی ناو خەڵکیەکەیت و ئەبینی ناکۆچیەکانی نێوان خەڵکی بەقەدەر شاخەکان چەسپیون و کاریگەرن و ڕێگرن لەوەی کە خەڵکی بە یەکتری بگە شخصیەتی بەرزانیش بەو شێوە بە قووەتە بوو بۆ یە کاتێک کە گەڕایەوە بارزان یەکسەر هیمەتی ئەوەی کرد کە چۆن هێزێکی عسکەری بتوانێت پێکەوە بنێ و فعلەن زۆر زوو پێکەوەنا مدەی دوومانگی یەکەم تایە بێدەنگ بوو تاکو مانگی 1943 بەڵام دوایی زانی کە قووەتێکی باشی کەوتۆتە بەردەست هەر مەفرەزەیەک هەر قووەتێک هەر کەسێک کە لەوانەیە کە لەگەڵا بوون پۆلی کردبوون هەر پۆلێکیش بۆ 30 کەس بوون پاشان گرنگە کە 30 کەسەکەشی مسلح کردبوون ئەمیانی چەکدار کردبوون ئەوەش بۆ خۆی کاریگەریەکی گەورەی هەبوو لەبەرەوە ئەمجارە هەلی ئەوە ڕێکەوت کە بەرزانی داوا بکە لە دەوروبەر لە ئیداریەکانی ناوچەکە کە ڕێگا بدەنەوە خەڵکە بگەڕێتەوە و بارودۆخی ناوچەی بارزانیش چاک بکەن بۆی ببێ بە موبەڕیرێک بۆ ئەوەی بتوانێ زیاتر هەنگاو بێنێتە پێشەوە لە مدەی ئەو دوو مانگەدا بەرزانی هەستی بەوە کرد کە تەمان گومان لەوەدا نییە کە کوردستان هەمووی زۆر چاکە بۆ پارتیزانی هەر بە سەبەبی ئەوەشە والله ئەعلەم دوای فەزلی خوای گەورە سەبەب هەبوونی ئەو شاخانەیە کە هیچ دەسەڵاتدارێکی لە درێژایی تاریخی کوردان نەیتوانیوە کورد زەلیلکە گەورەترین نیشانێکیش کە ئێوە لە بەرچاوتانەوە هەستی پێکەن زمانی کیمیاوی حیزبی بەعسە کە ئیتر کیمیاویەکە ئەچوە ناو هەموو ئەشکەوتێکە هەموو دۆڵێکەوە هەموو گوندێکەوە هەموو جێگایەکەوە هەمووی تەدمیرە بوو بەڵام لە هەمان کاتە پێشمەرگە هەر مابوو لە زمانی کیمیاوی شاکە نەچوو بووە ئێرانەوە نەچوو بە تورکیاوە بۆ خۆی سەرکەوتنێکی گەورەیە لەوەی کە ئەو شاخ و چێوانە خوای گەورەکە بە کوردی بەخشیوە شتێکی مهمە کە هەمیشە قەڵای کورد بوون و هەمیشە دڵسۆزی کورد بوون و پشتیوانی کوردی بوون حکومت لەو سەردەمەیە کە هەستی پێکرد بەرزانی جموجوڵ و نیشاڵێکی هەیە و ناوچەکەش گەمارۆ درابوو پێشتر گەمارۆکە زیاتر بوو لەلایەک لە دهۆکەوە لەلایەک لە ئامێدیەوە لەلایەکی تر لە مەرگەسوور لەلایەکی تر یعنی هەموو ئەترافی بارزان ئەو کەسانی کە شارەزای خەریتەی بارزانن پێش بارزان بلێو بارزان ئەو ناوچانە ئەجا ڕەواندوز دێ لە ڕۆژهەڵاتی ئۆدێەوە بەرەو چۆمان و حاجی هۆمەران و جوندیان و گەڵاڵە لە ڕۆژ ئاوای باکووریەوە ئەچیتە ناو سنووری تورکیاوە سنوورە مەلعونەکەی ئێستای تورکیا عێراق لە خواریشەوە
ئیتر دێوە بۆ خەلیفان و ڕەواندۆز لە دەستی خوارووی باشووریشەوە ڕۆژ ئاوای باشووریشەوە ئاکرەیە بۆ بەعکسی ئەویشەوە ئامێدیە هەموو ناوچەکان ناوچەیەکی شاخاوی زۆر کاریگەرن دەشتی شیانتیایە بۆ زەراعەتکردن خەڵکەکەشی بە شێوەیەکی گشتی دەروون پاکن خەڵکەکەشی بە شێوەیەکی گشتی عشایرن پاکماون تێکەڵ بە زۆر گۆڕانکاری وڵاتان خەڵکەکەشی بە شێوەیەکی گشتی وەکو عشایر ڕەسەنێتیان پێوە ماوە هەر کەسە کە ئێستاش دوای ئەم عەولەمە تاغوتیەش کە هاتۆتە سەر وڵاتەکە دوای دەسەڵاتی عەلەمانیەتی کوردیش کە لە مدەی 25 ساڵ و 30 ساڵی ئەم دوایە زیاتر کاریگەر بووە هەست پێکە کاریگەرێتی کوفری عەلمانیەتی کوردی زۆرتر لە ناو هەولێر و سلێمانیا بوون ئەویش ئەگەڕێتەوە بۆ خەڵکی ناوشار بە تەبیعەتی حاڵ بەڵام لە هەردوو شارەکانەوە کە تۆ دەرچووی بەرەو ناوچە عشایرەکان بۆ کەلار و کفری بڕێیا بۆ جافەتی بۆ هەورامان و هەڵەبجا بێتەوە بەرەو شار باشێر کە یەکێتی ئەو حەد بووە تایە مدەی ئەم 20 ساڵە هەرخۆی تەوجیهی کردووە لە هەمان کاتە نەریتی عشایرێتی و ڕەسەنێتی ڕەفتار و ڕەوشت لە کۆمەڵگەکە بینی هەروەکو کە چۆن لە بالیسان و لە سلێڤانی و لە ناوچەی بادینان تەبەن زۆرترە بینی چکە ناوچەی بادینان عشایرێتیەکی زیاتری تێدایە ئەو سەردەمەش بەرزانی ئەو کۆمەڵە خەڵکی کە بە دەوری بوون کۆبوو بوونەوە فرسەتێکی گەورە بوو هەلێکی باش ڕەخسە کە لە مانگی تشرینی یەکەم و دووەمە واتە مانگی 10/11/1943 دەستکردنەوەی یەکەم ڕوو بدە شەڕێکی باش بکرێ کە گەورەترین شەڕێکە کە بەرزانی لە سەرەتایەوە کردوێتیەوە و کاریگەر بوو لەسەر حکوومەتیش چونکە 120 کەس لە حکوومەت کوژرا 65 کەسیش ئەسیر بوو لە هەردووچیان مهمتر لە کوژرا و دیل و بریندارەکان مهمتر ئەو بوو کە هەرچی چەکی ناوچەکە هەبوو کەوتەوە بەردەستی بەرزانی کە بۆ ئەو زۆر ئاسان بوو لەوەی کە ئەم جارە بتوانێت بەو هەموو عیتادە بۆ هەموو زەخیرە بۆ هەموو چەکەی کەوتۆتە بەردەستی کە بەرزانەکان بە شێوەیەکی گشتی هەموو پێویستیان بەوە بوو سەر لە نەکۆ ببنەوە قووەتێکی بەهێز دروست ببێ بەو شەڕە کارتێکردنێکی گەورەی هەبوو کە زۆر لەو گەمارۆیە هەمووی کرایەوە بۆ بەرزانی بوو بە شخصیەتێکی تر و لە هەمان کاتی سەرکەوتنیشیا دیسان داوایە کردەوە بەردەوام بەو نامانەیە بەو وەفدانی کە ئەیناردەوە بۆ لای حکوومەت عراقی هەروەها بۆ لای ئینگلیز ئەیناردەوە بۆ ئەوەی کە من نیازم نییە یاخیبوونێک شتێک بەرامبەر بە حکوومەت بکەم بەڵام ئەمەوێ ناوچەکە بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی هەر کەسێک دراسی شخصیەتی بەرزانیەکە وەکو ئەم ناوچەیە وەکو شخصیەتی خۆشی وەکو هەنگاو هەڵێنانەوەکانیشی وەکو شخصیەتی بەرزانی بۆ خۆشی کە ئینسانێکی کەتوم بووە زیاتر نهێنیەکانی کەمتر لە لای هەموو کەسێک درکاندووە بە تایبەتی قۆناغی کارکردنەکانی داهاتووی باوڵین پلان و نەخشەیەکە لە سەریا بووە بۆ هەموو کەسێکی تری باز نەکردووە حتا ئەو کەسانی کە لە دەوروبەری بوون وەکو حیزب دواییتر کە دروستە بێ وەکو پارتی بە هەر حاڵ شتێکی مهمە کە ئەو شەڕە سنوورێکی بۆ بەرزانی دیاری کرد ئەمە دەرسێکی زۆر گەورەیە ئەمەی ئیشارەتم پێدا لەوەی کە قەومیەتە کوردیەکان کە لە ناوشارە بوون و نوخبەیەک بوون نە ئەوانەی هەولێر کە دوایی بوون بە ئەندام پەرلەمان چوونە بەغدا نە ئەوانەی سلێمانی چ ئەوانی چوو بوونە بەغدا و وەکو ئەندام پەرلەمان بوو بن حەمەزەکی بەگو ئەوانە و شخصیەتی مەرموقیشن نە ئەوانشکەوە بەس فەهمێکی عەلەمانیان هەبووە یا سەر بە ئینگلیز بوون یان هەروەکو فکرێکی قەومیش بوون بەڵام نەیان توانیوە لەو سنوورە دەرچن کە لە شارە هەیانە بە شێوەیەکی تر بڵێنەوەی کە مارکسیزم دوایی ئەیکاتەوە ئەی فەلسەفێنەتەوەکو بزوتنەوەی خەبات پێی وایە کە ماوسیتۆن کە پێی وایە خەباتەکە خەبات لە ناوشارە ناکرێ وەکو ئەوەندەی بە جوتیارەکرێت لە دەرێ کە دەین و سەرباسی ئێستای ئیسلامەتیەکەی ئێمە و فکری قورئانیانەی ئێمە ئەڵێین خی گەورەکە فەرموویەتی الذين آمنوا وهاجروا وجاهدوا دوایە فەرمێ والذين آووا ونصروا الذين آمنوا وهاجروا وجاهدوا کوڕی شارن بەڵام الذين آووا ونصروا مەرجنێهی شار بن کوڕی لادێن لەو شاخ و چێوەن کە ئەبێ بە مەئوە نوخبەی ناوشار کە پەروەردەیەکی زیاتر و چاوکراوەترە مسەقفترە ڕۆشنبیرترە ئەشێ کە ئیلتیحاقەکە ئەچێتە دەرێ حربی عساباتەکە پارتیزانەکە لە دەرە لەو چێو چۆڵ و لادیانە دەست پێکە ئەشێ بۆ ڕۆشن فکرکردنەوەی خەڵکی زیاتر هەنگاو بنێ و کاریگەر بێ بەڵام هەروەکو کوڕی
کوڕی لادەی لێ نایە هەروکو لە مزەکراتی شیرۆ مستەفا گەرەوە خوێندبێتانەوە زۆر جار باسی نوکتەی شاری ولادەیە ژێڕێتەوە ئەڵێ گەنجێکمان بۆ هاتبوو کە حرەسیاتی زۆر گرتبوو ئیزعاج بوو بۆی وەڵا کوڕینە ئێمە قاز ڕاگرین باشە قاز بۆی هەر کەسێکی کەبینیە قیڕێنێ یەکێکی تر مامۆستا بۆ کە ئیلتیحاقی کردووە بۆ نمونە لەو قاسمە ڕەش و زەڵەیە نەیتوانیوە بار لێنێ ئێسترێکی پێ بۆ و یەکێکی لادەیی هەرهی ئەو منتقانەش بۆ سەیری کردووە مامۆستا فڵان باری بۆ لێنانرێ وتێتی باشە تۆ خۆشڵەن مامۆستای بەلای خوا بێ زۆر مسەقەفی کەچی بارێکی پێ لێنانرێ کابرای لادێ طبعا ئیستیعابی ئەوە ینی چۆن تۆ مامۆستای و بارێکت پێ لێنانرێ جاڵە مامۆستاکە تووڕە بوتێت باشە تۆ ئینگلیزیە زانێڵێ بەخوا نائاقڵە بابە من نەچوومەتە مەکتەب چۆن نەزانم ئەمە لە ئیسلامیەکانیشە بە هەمان شێ طبعا چونکەمە تەبیعەتێکی بەشەرە خەڵکی شار خەڵکی لادێ ئەفکار علاقەی نییە بەسەر ممارەسەی ئیشکردنەکەوە کارکردن و پێشمەرگایەتێکەوە چونکە ئەوەندەی کە کوڕێکی لادێ شۆرشێکی پێڵە سوڕێیان ئەگەر نەفەس درێژ پەروەردەت کرد لەسەر بیر و باوەڕ ئەو زۆرتر لە قورسایی ژیانی کەوتۆتە سەر و چنگە کڕی زیاتر کردووە لە ژیانە زۆرتر تەحملی و ناڕەحەتیاکە بۆیە کوڕی شار زووتر بە عەفوی عام دێتەوە وەک لە یەکێکی تری لادێ بەرزانیش کە کوڕی لادەیە کوڕی ناوچەیەکی شاخاوی و مەوایەکی بەقوتە دوایی هاتۆ ئەو شارانەوە و ناوچانەی هەموو بینیوەتەوە کاریگەرتر بووە بۆ ئەوەی کە بتوانێت قیادەی بەرزانیەکانیش بەو شێوێ بکە مع العلم بەرزانی کوڕە گەورەیان نەبووە وەکو ئەو تەقاریرانەی ئێستا لە بەردەستا هەنوو هەندێکی لە هی ئینگلیزیەوە کە تەرجمە کراونەتەوە ئەوەش ئەگەیەنەکە بەرزانی بۆ خۆشی اختلافێکی لەسەر بەعزێ نقطە بووە لەگەڵ بۆ نمونەیەکی وەکو شێخ ئەحمەدی بەرزانی کە ویستێتی زیاتر کۆنتترۆلی کە بەڵام پێی کۆنتترۆل نەکراوە چونکە فەهمیان دید و تێڕوانینیان ممارەسەکردنیان بۆ ئەو خەباتی کە ویستویانە بیکەن بە تەکید فەرقێکی هەبووە شخصیەتیشی تر کە کاریگەرە لەم فترەیە یەکیشی تر ناوی ماجد مستەفایە طبعا تەکمیلەکەی هەر بەو شێ بکەم شخصیەتی بەرزانی دوایەوەی ئەم بزوتنەوەی کرد دەسەڵاتی پیا بوو ئەم ناوچانەی گرت قوتێکی و نفوزێکی زۆر باشی فراهەم هێنا دەنگێکی دایە و سەدایەکی گەورەی دروست کرد هەم لای ئینگلیزەکان هەم لای حکومەتی بەغدا و مەجلسی پەرلەمان لە بەغدا بڕیار درا یەکێکی کورد کە ناوی ماجد مستەفا بوو بنێرە لەگەڵ بەرزانی قسە بکە بۆی بگەنە ئیتیفاقی ئەم جارە بۆ ئەوەی تەحجیمی واتە حرەکەتی بەرزانی بۆ خۆی وا لێ بکەنەوە کە شتێکی شەخسی خۆیەتی یان عەشیرەتی خۆیەتی بۆی نەچێتە قاڵبێکی قەومیەوە دیسان خەڵکیی تری کورد لە دەوروبەری پێوەی بلکێ و گەورەتر ببێ ئەم ماجد مستەفایش تەئسیرێکی لەلایەکەوە سلبی لەلایەکی ترەوە ئیجابی نسبی کەم طبعا ئەبینێ ماجد مستەفا وەزیرە یەکێکە لەوانی کە پێوترەوە وەزیری دەولێ بیلا وەزارە طبعا ئەو کاتەوە مستەلەحانەش هەبوو وەکو ئێستاش کە بۆ هەندێک کەسیان داناوە وەزیرە بەڵام وەزارەتی نییە بێ چاوەڕێ بکە بزانێت چێ کورسیەکێ داتێ لە سەری دانیشە بە هەر حاڵ ئەو لەگەڵ حکومەتی نووری سەعیدا بێ دێ بۆ کوردستان لە کانونی 1944 ئەگاتە نەتیجەیەکی ئەوە کە ئەگەر بێت و زوو عیلاج نەکرێ کورد بە دەوری مەلا مستەفایە خۆیەگرێ لەبەرەوە ئەو بارودۆخە ئابووریە قورسەی کە بەرزانیەکانی تیا ژیاوە هۆکارێکی گەورە بوو بۆ نزیک بوونەوەی هەمویان ئەو ئیدارە خراپەی کە لەو ناوچەیە وەکو قەزا و ناحیە و هەروەها پۆلیس بردوێتی بەڕێوە گرانیەکی لە ناوچەکە دروست کردووە چونکە هەرچی گەنمێک کە حکومت ناردوێتی گەن و شەکرە و کاتە تەوزیع کرا هەرچی گەن و شەکرێکیش کە ناردوێتی بۆ ناوچەی بارزان لە قەزا و ناحەکان گیری خوارد و کۆمەڵی خەڵک بە واستە واستەکاری داویانە بەخۆیان نەگەێنراوە بەو عەشایرەت بەو خەڵکە عەشایریە ئەوەندەی تر ئەوانە زیاتر لە بەرزانی کۆبوونەتەوە کەوا هەستیان پێ کردو مەحرومن بەو سیفەتەی خەڵکی ئەم ناوچەیەن مەحرومن بەو سیفەتەی کە کوردن هەروەها دوورخستنەوەی پیا و ماقوڵانی بارزان و شێخی بارزان کە هەروەکو شێخی تەریقەش تەماشای کراوە بە قودسیەتێکی زۆرەوە دوورخستنەوەیان لەو ناوچانە بۆ مەدای چەندین ساڵی توولانی کە خەڵکی تروای لێ نەکراوە تووڕەبوونێکی زۆری لە ناوچەکەی دروست کردو و سۆزێکی دیسان بەرامبەر بە بارزانی وەکو عەشرەت بارزانی وەکو شێخ و تەریقەت و ئیمارەت
بۆ دروست کردوون سۆزێکی باشتریان لە دەورە بۆ دروست بۆت لە لایەکی تریشەوە تاوانە ئەمە هەمووی لە تەقریری ماجد مستەفای ئەیگاتێ لە لایەکی تریشەوە ئەڵێ نەموتەسەڕیفی مووسڵ نەموتەسەڕیفی هەولێر هیچیان ئەرکی ئەوەندەیان نەکێشاوە بڕۆنە ناوچەی بارزان علە لەقل ناوچەی بارزان ببینن کە شۆڕشەکەشی تایە دوای شۆڕشەکەش دوای بزوتنەوەکەش نەچوون لەبەرەوە خەڵک لەوێ هەمووی هەستیان پێ کردو کە حکومت درۆزنە هەر وعدێگەیدا نایباتە سەر و هەر وەختێکیش کە دێن ئەبێ خەڵک میواندارەتیەکیان بکە و بێ ئەوەی ئەوان هیچ بایەخێک بەو ناوچانە بدەن بێ ئەوەی هیچ کەسێ بگۆڕن لەو خراپەکارانش کە بە ناوی ئیداریاتەوە هەمووی گەندەڵ وەکو ئیدارەیەکی گەندەڵ لەوێ حکومە بن بەڕێوە ئەمانە هەمووی کارتێکردنێکی گەورەی هەبووە لەوەش کە ئەو خەڵکەی لەگەڵ مەلا مستەفاشا بوون زۆر دڵسۆزی بوون شەڕەکەش زۆر جددی بووە عقیدەی قیتالیش با بڵێن لە تەرەفی بارزانەکان بەهێزتر بۆک لە تەرەفی حکومت کە بە جێیشێکەوە دێ یان پۆلیسە و لە مەخفەرێکایە ئەو کاتە بەرزانەکان ئاسانتر توانیویانە شەڕەکە ببنەوە گرەوەکە ببنەوە وەکلەوە لە هەمان کاتیشا بارودۆخی ناوچەکەش مەترسیەک لەوە دروستەکە ئینگلیز بەلایەوە لەوە ئەترسا کە ئەم چەکەرەکردنی بزوتنەوەی دووەمی بارزانە رووسیا بیقۆزێتەوە خاصەتەن کە لە هەندێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە با بڵێن لە دیوی ئێران جموجوڵک لە ناو عەشایرەکانە هەبوو پەیوەندیەکی باش دروست بوو بۆەوە لەوە ئەترسان ئەم جارە یا ئەڵمانیا کە دژی ئینگلیزە و حربی عالەمی دووەمە بێ ئیستیغلالی ئەو ناوچانە بکە و کارتێکردنی لەسەر هەبێ و دەستیان تێوەردا لەبەرەوە لێرە خێرا مۆزوعێک دروستە بێت کە پێویستە وەزارەتی ناوخۆی عێراق و سەفیری بەریتانی لە بەغدا زۆر زوو دراسی ئەمە بکەن هەتاوەکو خەڵکانێک بنێرن بزانن داواکاری مەلا مستەفا چییە و ئەگەنە چ نەتیجەیەک لەگەڵیە باش شێوەیەکی گشتی تەبانەوانی لەو وەسائقانە ئێستا دەرەکەوێ ئینگلیز مەترسی ئەوەی هەبوو کە شتێکی وا هەبێ هەروەکو وەسیقەی وەزارەتی خارجی ژمارە 1970 خەتێکی مائل 40,038 کە لە وەسائقەکانیانە هەیە و ئێستا تەرجمە کراوە بڵاو بۆتەوە لەوانەیە دەرەکەوێت کە ئەوان چەند مەترسیان لەسەر ئەوە هەبوو کە سەرکەوتنەکەی بارزانی ئەبێ بە هەنگاوێکی گەورە بۆ دروستبوونی شۆڕشێکی گەورەتر کە داوای مافی کوردەکە ئەمجارە ئەوەش طبعاً لە کۆرنواڵس کە پەیوەندیەکە بە سەرۆک وەزیرانی عێراقیەوە و ئەوەشی لێ تەئکید دەکاتەوە کە شۆڕشی بەرزانی ئەبێ زۆر ئاگدار بین لەوەی تابعێکی کوردستانیانە وەرنەگرێ و ئەو تێکشکانەی هێزی عێراقیەکان لەو شەڕانەی مانگی تشرینی یەکەم و تشرینی دووەمە ئەبێ حساب بۆ ئەوە بکرێ کە ئاڵوگۆڕیەک لە ناوچەکەیە بکرێ لە ئیداری لە ڕووی سیاسی هەروەها لە ڕووی سەربازیەوە ئینگلیزیش بە هەمان شێوە ئیمدادادێکی زۆر ئەنێرێ بۆ ناوچەی دیانە و بۆ ڕەواندوز و بۆ ئەو ناوچانە بۆ ئەوەی نیشانی خەڵکەکەی بداتەوە کە حکومت ناکەوێ یعنی حکومت هەروە بەقووەتە ئەوەش طبعاً بەر بە نەسیحەتی ئینگلیز دەدوایەوە بەرپرسی ئینگلیزی شەر ئەو کاتە کۆرنواڵس نامەیەکی توندوتیژە نێرێ بۆ مەلا مستەفا چەند فەقەرەیەکی تایە کە بە دەق و بە زەقی پێڵێ ئەڵێ چەند جاری تر بۆم ڕوون کردویتەوە لەو نامانی کە بۆمان ناردووی کە دۆستایەتی ئینگلیز و متمانە پێکردنی حکوومەتی بەریتانی لە دەست ئەدەی ئەگەر تۆ خەریکی ئەم کار و کردوانە بکەیت کە یاسا و سیستم ناهێڵێ ئەمنیەتی ناوچەکە ناهێڵێ لەبەر ئەوە یان تەمەڕود بکەیت لە حکوومەتی عێراقی و ئەوانە پێویستە ئەو نەسیحەتانە بگریتە گوێ و لاقانونی نەجوڵیتەوە هەروەها بۆیە نووسێ پێڵێ ئەڵێ کاتی ئەوەش هاتووە کە هۆشداری ئەوەت بدەمێ حەزەری ئەوەت بدەمێ کە لەبەر ئەوەی ئێستا بەریتانیا مەشغوڵی مەجهودی جەنگی جیهانیەکەیە ناپەرژێتە سەر ئەوەی کە هەندێک کاروباری ناهەمواری تۆ هەیە یان لاقانونی تۆ هەیە چاوپۆشیشی لێ ناکرێ تایە بەردەوام بی لەبەرەوە هەر وەختێک کە عەفوی عامیشت ئەگەر بۆ دەرچوو یعنی کۆمەڵێک شت لەم بابەتانە عەفوی عامیشت بۆ دەرچووی ترە بێ زۆر مەمنون بی لەسەری ئەمەشیان تەمەن لە وەسیقەی وەزارەتی خارجی ژمارە 370 کە خەتێکی مائل 35,013 پاشان ژمارە 1218 دیسەمبەری 1943 21 دیسەمبەری 1943 کە بە ئینگلیزی لەبەردەستایە بەرزانی بە هەمان شێوە جوابێکی جوانەداتەوەڵێ
ئێمە من ئامادەی هەموو حەلێکی ئاشتیانەم کە ببێت بە شەرتێک یەکەم لێبوردنێکی گشتی دەرکەن ئەو کەسانەی زیندانن بەریاندەن ئەو کەسانی دوور خراونەتەوەکو عایلی بارزانەکان بهێنرێنەوە جێی خۆیان مەسئولی ناوچەی ئیداریەکەش خۆمان بین ئێمە خۆمان بیبین بەڕێوە پاشان ئەڵێ من فەرمانەکانی کۆرنوەڵسم پێ قبوڵە وەکو کە مناڵێک فەرمانی باوکێکی بەڕێزی قبوڵەکە بە هەمان شێو ئەوانی کە داوای لێکاتەوە یعنی لەگەڵ ئەو سەرکەوتنی ئەو بەدەستی هێناوە نایەوێت ئیسارەی زیاتریان بکاتەوە بۆی سەر لە نوێ ئەوەی کە بینای کردووە تەدمیر نەبێتەوە دیسان هەتاوکو ئەتوانە جارێکی تر عشرەتەکە بێنێتەوە جێی خۆی و قووەت و نفوزێکی بۆ دروست بێتەوە چونکە ئەزانەیە ناوچەکە هەر بە قووەت و نفوزی عشرەتەکەەوە دیسان بە قووەتە بێت و ماجد مستەفا دێتەوە بۆ لای ئەم جارە بە وەفدی حکومت گۆڕانکاریەکی زۆر مهم لێرا ڕووەدا لەوەی کە بۆ یەکەم جارە تەشکیلاتی حکومت ئەبێ لە بەغدا سێ وەزیری کورد دائەنێن کە ئەو گومانی تیانە کاریگەری بزوتنەوەکەی مەلا مستەفایە کە لە ناوچەی بارزان کردوێتی کاریگەریەکی گەورەی لەسەر حکومەتی عراقی دروست کردووە کە سێ وەزارەت دروستکە بیدا بە کورد یەکێکیان وەزارەتی ناوخۆیە کە بەدەست کوردەکانەوە ئەوەش کاریگەریەکی گەورەیە ماجد مستەفا وەختێک کە دێتەوە ئەم جارە وەکو نوێنەری حکومەتی عێراقی دێ بۆ لای بەرزانی و قسەی لەگەڵاکە بەرزانی مزەکەرەیەکی ئەدات یاداشتێکی ئەداتێت کە وەسیقەیەکی تاریخی مهم و پەی پێبردنێکی گەورەی مەلا مستەفایە قۆناغێکە لە قۆناغی شێ مەحموود بەرەو پێشتر چووە من باوکم خوای گەورە باوکی ئەوش بپارێزێ باوکم عمری 87 ساڵە لە ضمنی ئەوانەی کە لە مێشکی هەرچەسپی بوو طبعا ئەو مەلایەکی تۆخ بوو یعنی هەر تەیدی مەلا مستەفایە کرد زۆر دژی جەلال تاڵەبانی بوو دائیمە ئەیود ئەیوب مەلا مستەفا پێشەوەی بگەڕێتەوە شێ مەحموود هەردوو ئای بەسەرا خوێندووە هەردوو ئای بەسەرا خوێندوو توێتی خوایەوەی من پێم نەکرا ئەم پێی بکرێ جاوە تەمانێکێکە لە ڕیوایەتی کوردی کە هیچێ گومانی باشیان بۆ برد ئەنواع وەشکال شتی بۆ دروستەکەن بە هەر حاڵ بۆ خۆی وەکو سیرەی تاریخی و قۆناغەکانیش وا دێنەوە بەرزانی بۆ خۆی ئەو فترەی ئەو قۆناغە لە مەتالیبەکانیشی دیارەکە وەکو تەجروبەی شێ مەحموود چۆتە پێشووتر بەرزانی کە مزەکەرەکەدا بە ماجد مستەفا بەم شێوەیە نقطەی یەکەم دروستکردنی ویلایەتێکی کوردستانی کە سێ لیوا کوردەکەی تیابێ کەرکووک و سلێمانی و هەولێر زائیدەن ئەو قەزا و ناحیانەی مووسڵ کە کوردیان تایە و هەمووشیان لەلایەنی وەزیرێکی کوردیەوە بەڕێوە بچێت یعنی ئەو کەسەی بێ بە سەرۆکی هەرێمی کوردستانەکەش ئەوە فەهمەی بەرزانی لەو ساڵی 1943 ڕوتبەی وەزیرێکی هەیە کە لە بەغداش حکمی وەکو حکمی وەزیرێک لەوێ ئەندامە و ئەیبا بەڕێوە دووەم تەعینکردنی یاریدەدەری وەزیر لە هەموو وەزارەتێکە لە کوردەکان یعنی هەر وەزارەتێکی حکومەتی عێراقی جێگرێکی کوردی هەبێ یان یاریدەدەرێکی کوردیشی تیاابێ ئەوەش دیارە دوور خوێندنەوەیە کە بۆەوەی هەموو کوردەکان فێری ئیدارەی وەزارەتەکانە بنەوە بۆ نمونە وەزارەتی زەراعە لە بەغدایە گەر کوردێک نائیبی بوو فێرە بێ ئەوش چۆن ئیدارەی وەزارەتی زەراعە ڕۆژە لە ڕۆژان ببا بەڕێوە لە کوردستانە سێم زمانی کوردی ببێ بە زمانی ئیدارە و فێرخوازی لە هەموو ناوچەی کوردستانە لە هەموو ناوچەی کوردیە تەمان ئەو واڵێ لە بەرامبەریشە هەرچی تەوەرە باسەکانی بەرگری و کاروباری سەربازی و دارایی و پەیوەندی دەرەوە ئەبێ بە تایبەتمەندێتی دەسەڵاتداری مرکزی لە بەغدا پێنجەم هێنانەوەی هەرچی کەسێک کە دوور خراوەتەوە بەهۆی نائاسایەتی ناوچەکەوە و هەر کەسێک زیانی لێکەوتووە تەعویزی بدرێتەوە ئازادکردنی هەموو ئەو کەسانەش کە گیراون دەرکردنی عەفو عامیش بۆ هەموو کەسێک ئەمە شتێکی زۆر گەورەیە یعنی لە حوتی کانونی 1944 دوای ئەو شۆر دوای ئەو بزوتنەوەی دوای سەرکەوتن دوای گرتنی ناوچەکە دوایەوەی لەو مەحروم بوون و فەقیرەتی و ڕەش و ڕووتیە مدەی ساڵی نەبردووە هاتۆتەوە بۆتەوە بۆ قووەت و نفوزەی کە سەر لە نوێ ئەم مەتالیبە کوردیانە ئەداتەوە لەبەرەوە هی ئەوە نییە ڕێگا بدەین
خەڵکێک بەرزانی بچووک کاتەوە لەو فترەیە بڵێ بۆ شخصیەتی خۆی وا کردووە یان بڵێ بۆ عەشرەتەکەی خۆی وا کردووە ئەمە ئافاقی کابرا دەرەخا کە شخصیەتێکی وەها چۆن ئەم کاریگەریەی لەسەر ئەوە هەبووە لەو فترەی 1940 کە باسیەکەین و ئەمە تالیبانی ئێستا ئەو بەرزانی داوای کردووە لەو کاتە ئێستاش نە مەسعود بەرزانی نەجەلال تاالبانی وەکو کورد داوای ئەو مەتالیبانیان لە بەغدا نەکردوتەوە کە ئەوە 1940 بۆ ئێستا ئێمە لە 2010 64 ساڵی بەسەرە تێپەڕ و ئەوەش نییە بڵێ واقعی نییە قسەکان ئەو زەمانە واقعی نەبوو یعنی ئەو زمانە گەر قیاسی کەینەوە شتێکی واقعی نەبوو بەرزانیەک لێرە بەس مەخفەرەکانی گرتووە و ئەو خەڵکەی دەستکەوتووە شتێکی وا دروست بە هێشتا ناوچەییە بەڵام مەتالیبی وا گەورە تەقدیم کاکە لە بەغداژە بێت نائیب وەزیرەکان کورد بن کەچی ئێستا خەڵکێ بە شەرمەوە داوای بەسیترین ش دەکاتەوە هی کەرکووک کە بەرزانی ئەو زەمانە کەرکووکی لە ڕیزاداناوە ئەو زەمانە ژوە نەبێنەوتی تیا کەشف نەبوو بێ لەبەرەوە زۆر ضروریە ئێمە کە دراسی شخصیاتی کوردی خۆمانەکەینەوە تاریخی کوردی خۆمانەکەین وەکو ئەهلی ئیسلام کە دراسەیەکەینەوە ئەو فاصڵەی عەلەمانیەت بۆی دروست کردوین و ئەوێ ئێمە بباتەوە بەرەو میدیا و کەی خوسرەوە کە هیچی لێ نازانین خۆشمان هەڵپەڕین بۆ کاوەی ئاسنگەر و دوایی بۆمان ڕوونکەنەوە بڵێن وڵا کاوە جاش بوو ئاسنگەرە زوحاک کورد بوو بمان هێنەوە ژێر سفر لە کاتێکا لەم لاوە ئێمە بە درخانی خۆمان و شێخ عوبەیدوڵڵای نەهری و عەبدولسەلامی بارزانی و مەلا شێخ ئیبراهیمی میلی و یا ئیسماعیل خانی سمکۆ و یا شێخ مەحموودی حەفید و یا قازی محەممەد و یایەکێکی تر لەمانەواز لێبێنینەوە بڕۆینەوە بۆ میدیا و کەی خوسرەوە کە خوای زانە لە پەڵە هەورای دۆزینەوە یا لە لافاوی چڵکاوی شوێنەکە یا لە تاریخێکە کە تێکەڵ بووە لەگەڵ تاریخی ئەفغان و پاکستان و تاجیک و ئۆزبەکە یان هەر شتێکی وەهمە بۆ ئەم خەڵکە دروست کراوە ئێمە کوڕی میدیا و کەی خوسرەوین سەیرەوەی کە مەلای عەمامە بە سەریش لە کوردستان دیفاعی لێکە ئەڵێ بەڵێ میدیاوا بوو کەی خوسرە وا بوو ئەوە بەڕاستی حاڵی نەبوونە یان قبولبوونی چاواشەکاریەکە کە بگەڕێنەوە بۆ ئێمە ئەم سەیری ئەوواکەینەوە کە ئەو نانە ئەمڕۆ لەخواانە ئێستا ئێمە ئیمتیدادی ئەو تاریخین کە ئێستا باسیەکەینەوە ئەمە 150 ساڵە ئیمتیدادێکی بەردەوامە لە سیاقی یەکتراین قۆناغەکان یەک بەیەک هاتوونەتە پێش ئەمە تەوان خاڵێکی گەورەیە پاشان لێرە ماجد مستەفا هەندێشت کە نەقڵەکاتەوە بۆ حکومەت بەو شێوەی هی بارزانی نەقلی ناکاتەوە ئەوە ژێکێکە لە ناپاکی ئەو کە کەسانێک لەو سەردەمانەیە ویستویانە وەکومەڕی جێژ لە هەموو لایەک بخۆن بە تایبەتی کە ماجد مستەفایەکێک کەلەوانی کە مەشهور بووە بەوەی کە زمانی بەدە خبرەی لە نیفاقا هەیە باپیریشی لە سلەیمانی لەسەر دوو زمانیان بڕیوە ئەوەش بۆ خۆی لە خۆیان شتێکە کە بەرزانی نەیتوانی احتیمات کاتە سەر ئەو جۆرە کەسانە بۆ خۆشی نامەکانی نووسیوە بەهەرحاڵ ماجد مستەفا ئەیوای ئیعلام بکە لە لای حکومەت یا هەروە لای ئینگلیزەکان کە بەرزانیە گەر عەفوویەکی عامی بۆ دەرچە زۆر شە دەڵێت تەمام زۆر خراپە کە لە لێکۆڵینەوەی کاتەوانە سەهی ئەو هەموو تەفسیلە نییە باسی بکەمەوە تەقریرە گەنێرێ زۆر شتی وا باسەکە کە زۆر ئیشەکە بچووکە کاتەوە لە کاتێکا کە بەڕاستی بەرزانی زۆر بە قووەتەوە باسی ئەوەی کردووە بەهەرحاڵە وەسایخانێکی ئێستا لە بەردەستان هەروەکوتم یعنی شتێکی زۆرە کە ئێستا بتوانین هەمووی بخوێنینەوە بەڵام ئەلموهێم شتێکی ئەوەی کە کاریگەرە کە بەرزانی توانی سەر لە نوێ ناوچەکە بە تایبەتی لە بارزان لە سفرەوە دەستی پێ بکاتەوە لە ژێر سفریش چونکە خەڵک لە سفر کە دەست پێکە ئەوەیە کە لە سفرەوەیە کە تۆ خەڵکێک لە لادەکانە هەتن ژێر سفرەوەی کە تۆ لادەکانی شت نەماوە کە دەست پێکی سەر لە نوێ ئەیهێنی تۆ پێشەوە ئەوە بخۆی بۆ خۆی شتێکی زۆر گەورەیە دوای بەرزانیە چێتە قۆناغێکی تری گەورەتر لەوەی مەتالیبی کوردی وەکو میلەت ئەم جارە تەڕحەکاتەوە بە شێوەیەکی گەورەتر هەندێک متەتەورتر لەوەی کە شێخ مەحموودی حەفید تەقدیمی کردووە ئەنجا ئەگاتە ڕادەی ئەوەی کە لە 25 کانونی 1944 حکومەت مەجبور بکە کۆمەڵێشتی بەرزانی قبولکە بەوەی کە ئەو کەسانەی کە پەیوەندا دائەنرێن بۆ پەیوەندی نێوانی ناوچەکە و حکومەتی مەرکەزی زابتە کوردەکانە بن ئەوەش خۆی بۆ لە خۆیان سەرکەوتنێکی گەورەیە سەیرەکەی کۆمەڵێک ئەفسەری کوردی کە بەرزانی موافقە بێت لەسەرەوەی ئەواندا بنرێن نە عەرەب نە ئینگلیز نایەتەوە پێشەوە سەر لە نوێ
ئەوش کاریگەری بەرزانیە. یەکی وەکو بەهادینی شێخ نووری لە سلەیمانی ئەفسەر بوون ئەمانە، ئەوە بێ بە نوێنەری نێوانی خەڵکەکە و حکومت. یەکی وەکو عەقید ئەمین ڕەواندوزی لە ڕەواندوزی وەکوتم مرکزێکی کاریگەر بوو، چونکە ئەو کاتە هەولێر عایدی ڕەواندوز بوو، بەڵام ئینگلیز کردی بە سەر بەخۆ لەوەی لێ کردەوە بۆی لە دەست تورکەکانی ڕزگارکە. یایکی وەکو سید عەزیزی سەی عەبدوڵڵا لە مێرگەسوور تەبعاً دەشتێکی بەرفراوان و ناوچەیەکی جوگرافی زۆر گەورەی هەیە و ئێستاش هەروەهایە، بەزێسە قەزا و ناحەیتر دروست بوون. ئەو کاتە ئەویش حەلەقە وەسڵە، ئاڵقەی پەیوەستی نێوان حکومت هەر ئەفسەری ئیدارین ئەمانە هەر لەسەر شێوەکەی ئینگلیز کاتی خۆی کە هات مێجەر نۆئیل و مێجەرسۆن و یۆنگ و ئەمانەی دانا لەو ناوچانە بۆ ئەوەی کە پەیوەستیەک بن لە نێوانی خەڵکە، لە شوێنێکە وەکو متەسەڕیف ئەبوون، لە شوێنێک وەکو قایم قامە بوون. بەڵام ئەم جارە لە کاریگەری شۆڕشی بارزانی دووەم و کاریگەری مەلا مستەفا ئەو شەخصانی دایانێ ئەمانەن. بۆ نمونە لە ئاکرێ ئەوەی کە دایناوە میرحاجە، میرحاجێکێکە لەوانەیە کە سیرە و تاریخی لەگەڵ بەرزانیا دواتر تێکەڵە بێتەوە لەگەڵ یاچێتەوە بۆ یەکێتی سۆڤێتیش لە 1946 ڕمانی کۆماری کوردستان لە مەهاباد. یان مستەفا خۆشنا و عیزەت عەبدولعەزیز کە دایانێ لە بارزان و لە بلێ نزیکترن لە خۆیەوە. ئەمە دوانن لەو دوو زەعیمە چوار کوردیان کە لە ئێرانە دوای ئیعدام کران. ئەمانە هەمووی ئەفسەری ئەرتیباتە بن لە نێوانی حکومەتی مرکزی و کووردا، کە ئەمە خۆی بۆ خۆی سەرکەوتنێکی تری بەرزانی و سەرکەوتنێکی تری ئەو ئیشەیە، ئەو بزوتنەوەی دووەمەیە کە لەو ناوچەیە کردوێتی. بە هەر حاڵ شۆڕشی دووەمی بارزان کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر ئەو بارودۆخەی کە دروست بوو و لەسەر حکومەتی مرکزی کە دروست بوو، لەسەر ئەو پەیوەندیانش کە تین و فشارێکی هێنا تا ڕادەیەک بۆ سەر ئینگلیزیش و ئەو شخصیەتە کوردیانەی کە مەرموقیش بوون زیاتر چ لە ڕێی پارتی هیواوە کە نەبوو بوو بە پارت کە بەڕێی جەمعیەتی هیواوە پەیوەندی ببەستنەوە بە بەرزانیەوە، هەروەها ئەو عەشرەتانی دەوروبەریش کە هەندێکیان خیانەتیان کرد بەڵام دواتر خیانەتیان کرد، ئەما لەو فترەیە دەوروبەری بەرزانیان گرتبوو، خەڵکێکی زۆریشی لەگەڵا بوو، شتێکی باش بوو کە لەگەڵیانە بە تەئکید مانەوە قووەت و نفوزێکی باشیان بۆ بەرزانی دروست کرد. بە شێوەیەکی گشتی بەرزانی و ئەو جم و جوڵەی هی دووەمی کاریگەریەکی گەورەی کرد لەوەی کە خەڵکیی ئەفسەری کورد بهێنرێتە پێشەوە، ئیحساسیان زیاتر بۆ دروستە بێت کە پەیوەندیەکەن هەندێک لەو ئەفسەرانە هەر لە گروپی هیوا بوون، لە کۆمەڵی هیوا پێی خۆش بوو ئەم هەنگاوەش کە دیسان لەگەڵ بەرزانیا هاوکارە بێت، چونکەوە معلومە هاوکارێکی ژێرزەمینی لە نێوانیانە هەیە. ئەفسەرەکان توانیان دوایی بچنە ناو عەشایرە و زیاتر وەکو فکرێکی قەومی تەسقیفیان کەن، عشیرەتەکان پێیان خۆش بوو کە ئەفسەری کوردە بینن دێ لەگەڵیان ڕەفتارەکە وەک لەوەی ئەفسەرێکی عەرەبە یا ئینگلیزە یا تورکمانە یا تورکە، ئەوەی کە بیریان دێ وەکو ڕێز عشیرەتەکان سەرکەوتنێکی باشیشە بۆ بەرزانی کە توانیوێتی ئەو ڕۆڵە گەورەیە ببینێ کەوا بوو لەو فترەیە بەرزانی و بروزی بەرزانی لەژێر سێبەری خۆیان ئەم جارە لە 1943 بروزی یەکەمی لە 1932 وەکو ڕئیسی محوەرێکی مەرگەسوورە، وەکو فەرماندەیەکی عەسکەری کە شێخ ئەحمەدی بارزانی دایناوە. شۆڕشی یەکەم بزوتنەوەی یەکەم هی شێخ ئەحمەدی بارزانی، بەڵام بزوتنەوەی یەکەم کە ئەبێ بە بەردی بناغەیەکی شۆڕشێکی گەورەی کوردستانی و زیاتر شخصیەتێکی کاریزمی خۆی دێتە پێشەوە لەژێر سێبەری پلانی خۆی و هەنگاوی خۆی و ڕەنجی خۆی لە سفرەوە دێتەوە. شتێکی مهمە کە ئەو تەنانەت نازانین تەمینی شێوەی گەڕانەوە کەشی چۆن کردووە، نازانین چ مەسرفێکیشی بۆ ئەوە کردووە. طبعاً شخصیەتی بەرزانی هەر کەسێکیش کە دراسی ئەوانەیە کاتەوە، ئەمەی کە ئێستا باسیەکەمەوە لە سلەیمانیە تۆ تەماشاکەی ئەم لە فترەی دوای 10 ساڵی تر لەم حادیسەیە 20 ساڵی تر لەم حادیسەی سەیرەکەی پاڵتۆکەی خۆیە فرۆشێ لە ئازربایجان بۆ ئەوەی بتوانێ بلیتی قیتار پەیاکە بڕوا بەرەو مۆسکۆ، 3 شەو و 3 ڕۆژ لە بەربارانە بووە سێ لەبەر قەسری کریملین هەتاکو ڕێگایە دەن مواجهەی مەسئولینی قەسری کریملین بکاتەوە. لەبەرەوە شخصیەتێکی وەکو ئەو لەو کاتێک کە بووە بە زەعیمی یەکەم بژوایە بە ڕئیس جمهوریش هەروەکو ئەو شخصیەتە متەواضعەیە کە لەناو عەشرەتا گەورە بووە کە ڕەسەنێتی ڕەفتار و ڕەوشت و نەریتی خۆی هەر بەدەستەوە بووە، بۆیە دەوڵەمەندتر ببێ هەروەکو ئەوایە کە فەقیرە، فەقیر بوو بێ هەروەکو ئەوایە کە دەوڵەمەند بوو بێ. ئەم نەوعە شخصیەتە کاریزمیە نەگۆڕانە کاریگەری گەورەیان هەیە لەسەر گۆڕانکاری لەناو کۆمەڵگەیە. بۆیە شخصیەتی بەرزانی
قۆناغێکی زۆر مهم دێنێتە پێشەوە خەڵکێک پێی وایە بەس دەبێت لە فکرا بیهێنێتە پێشەوە خەڵکێک ئێستا مقارنەیە کاتەوە لە آخر جەلال تاڵەبانی قانونی تەواو کردووە هەزاران کەس قانونیان تەواو کردو بوون بەجاش خەڵکێکی تری نەخوێنەواریش لەو قاسمە ڕەشە بە درێژایی تاریخی شۆڕشی کورد هەرمانەوە لەو لادیانە هەر بەو شێوەیەمانەوە شخصیەتی بەرزانی ئەم جارە کە دەرەکەوێتەوە لەژێر سێبەری خۆیەتی پلانی خۆیەتی شخصیەتی خۆیەتی کاریزمی خۆیەتی پاشان دەورێکی عسکەری نییە ئەم جارە دەورێکی سیاسیشە و ئەحساسێکی مەسئولیەتی گەورەترە لەسەر کورد هەمووی کەوابوو ئەوەی کە لە پێشترە بە گەنجی لە 15 ساڵیەوە ئەی بینێ چاوی کردوتەوە لە 20 قسوور ساڵیە بۆتەوە بە فەرماندەیەکی ئەسکەری لە مێرگە سوور ئەمجارە لە دوای 30 ساڵی بۆتەوە بە فەرماندەیەکی سیاسی ئەسکەری کۆمەڵایەتی لە شۆڕشێکی گەورەترە لە بزاوێکی گەورەترە هی دووهەمی بارزان سەرکەوتنێکی گەورە بەدەستە هێنێ کە بۆ یەکەم جارە دیلەکەونە بەردەستی و پاشان ئەو تۆپە قورسانی کە لەو ناوچەیە هەبوون ئەو عیتاد و زەخیرە و سیلاحەکە ئەکەوتەوە بەردەست ئەتوانێت جەنگاوەرەکانی بارزانی هەموو پێچەکدار بکاتەوە قدرەتێکی قیتالی زۆر بە قووەتیان پێ بەخشێکە زۆر ئاسان ئەتوانن بچنە سەر مەخفەرەکان تەنانەت لەو کاتی کە وەفدی حکوومەت دێ بۆ لای بارزانی قسەی لەگەڵاکە بەرزانی محاسەرەی ئەوانە کاتەوە نەک وەفدەکە بەرزانی محاسەرەی هێزی حکوومەت دەکاتەوە وەکو سوپا هەم وەکو پۆلیس لەبەرەوە ئەمەش کە جەیشی ڕزگار کرد جەیشی عراقی ئەوەی کە مابووە دیسان سەر لە نوێ وەکو زمانی شێ مەحموود قووەتی تەیەران واتە هێزی فڕۆکەی پاشایەتی بەریتانی بوو کە چوە ناو شەڕەکەەوە هەروەکو ساڵی 1930 دیسان تەدەخولی تیا کرد لە کاتێکا کە هجوم بوو بۆ سەر شۆڕشی یەکەمی بارزان لە جاری دووەمیشە هەر بە هەمان شێوە بوو کەوابوو بارزان و بارزانان و ئەو ناوچانە هیچیان خەسارەتیان لە بەرامبەر جەیشی عراقی نەداوە بەقەدەر ئەوەندەی کەوا دەستی ئینگلیزە هەموەکو پلان هەموەکو بەکارهێنانی فڕۆکەوانەکان ئەمەش دیسان ئەوە عەکسەکاتەوە کە قەومیە عەرەبیە شۆڤێنیەکان تاکو ئێستاش هەرەیڵێنەوە ئەڵێن هەم شێ مەحموو هەم بەرزانی دەستی ئینگلیزیان لە پشت بوو بۆ ئەوەی لەو کاتەیە بتوانن فشار و تین دروستکەن لەسەر حکوومەتی عەرەبی بەغدا هەتاکو بتوانێ ئیمزا بۆ ئیتیفاقی 25 ساڵی بەریتانیا بکە بەڵام ئێمە بۆ خۆمان ئێستا ئەیبینن و ئەو وەسائقانە هەموو کە کەوتونەتە بەردەست و خاستن ئێوەشە گەربیرتان بێتەوە کەناڵی جزیرە مقابلەی لەگەڵ یەکێک لەو کەسانە کرد کە فڕۆکەوان بوون و ڕەوان دوزیان قەسفە کرد پاشان لە کوردستان تیڤیشا بە کوردی بینیمانەوە کە تەرجمەی کوردیەکە کرابوو لەوەی کە ئەوان ئەو کاتەش هەر بەم شێوەیە قەسفی کوردیان کرد لە قازانجی حکوومەتی مرکزی بەغدا ئەمەش مهمە دیسان ئێمە کە تەماشاکەینەوە شخصیەتی ئەو بەرزانی بتوانێت بەو شێوە کاریگەر بێ و هیچ کاریگەریەکی ئینگلیز لەسەر کوردینیە لەسەر حرەکەتی کوردینیە بەڵکو بە پێچەوانەوە دائیمە دژی هیوا ئاواتەکانی کورد بووە نقطەیەکی تر کە لێرە مهمە باسی بکەینەوە ئەویش هەر ئیشارەتم پێدا ئەویش ئەوەیە کە فکری قەومی فەلسەفەیەک نییە بتوانێت ئینسان داڕێژێ وەکو دراسی ئینسان و گردون و ژیان فکری قەومی ڕێبازێکی سیاسیش نییە بتوانێت خەڵکی لەسەر ئەساسی ئەوە پۆلێنکە لەسەر حەق پۆلێنیانکە لەسەر شتێکی ناهەموار پۆلێنیانەکە ئەڵێ ئەوە عەرەبەوە تورکمانە ئەمان ئەسڵەن کە لەدایک بوون عەرەبن وەکو ئێمەکە لەدایک بووین کوردین لەبەرەوە ناشێ ئەم شەڕە شۆقە لەسەر ئەساسە دروستکەین و پێی بڵێنەوە کوردایەتیە لەبەرەوە فکری ئیسلامی بۆچی ناجحتر بووە لە داڕشتنی شخصیاتی کاریزمی وەکو ئەو هێشوەی کە باسمان کرد کە ئاخر بۆڵی بە نەزەری من بەرزانیە لەبەرەوەیە کە دیدی فەلسەفیان دامەزراوە لەسەر ئەحەدیەتی خوای گەورەکە خوای گەورە فەرمێ قول هوالله ئەحەد لە مناڵیشەوە ئەمانە هەموو قول هوالله ئەحەدەکەیان خوێندووە دیدی گۆڕانکاریەکانیش لە بەرچاویان نمونەیان لە بەرچاوە کە پێغەمبەرانن داڕشتنی ڕەفتار و ڕەوشتیشیان لەسەر ئەساسی حەڵاڵ و حرامێتیەکە کە لەبەردەستی هەموو مەلایەک و گوندێکە هەبووە لەناو کوردەواریە هەمووی وەکو دەستور 1000 ساڵە داڕێژراوە کاریگەری گەورەی هەبووە بۆیە کۆمەڵی هیوان نەیتوانی جەماوەرێک هاندا لە شارە و بیانکا بە پێشمەرگە بۆ بەرزانی نەکۆمەڵی هیوە پارتی دیموکراتی کوردستانیش دوایی ناتوانێ لە ساڵی 1960 کە شۆڕشی ئەیلول دەست پێەکە بەڵام بەداخەوە تەمان ئێستا باسی ئەوە ناکەینەوە ناینەوە سەر ئەوە جارێ تەنانەت
لەو کاتەی کە لە دەربەنی خان لە ساڵی 1960 بە پلانی ئیبراهیم ئەحمەد و ئەوانەی دەوروبەری هی مەکتەب سیاسی کە شۆڕشێکیش لەوێ ئەیانەوێت دروست ببێ پێویستیان بەو 500 کەسە ئەبێ کە بەرزانی لە بەرزانەوە ئەیان نێرە و شۆڕشەکەش لەوێ دیسان دروستە بێت لەبەرەوە شخصیەتی کاریزمی مەلا مستەفا کاریگەری زۆر لەسەر پارتی بەقووەترە پارتی هەر هەمووی بخەیتە لایەک بە هەموو تەنزیماتی و فکریەوە هەر نەگەیشتۆتە ئەوەی کە بەرزانی بە تەنیا توانیوەتی هەم لە سفرەوە قیادەی بکاتەوە هەم هی قیادەی ئەوانیش بکاتەوە و هەر وەختێکیش کە ئەوان قیادەی پارتی دیموکراتی کوردستانیان داوەتەوە بە بەرزانی لە قازانجی خۆیان بۆ نەک لە قازانجی بەرزانی بۆی خەڵکێک ناڵێ بە منەت بیکاتەوە بەسەر بەرزانی بڵێ ئێمە کردمان بە بەو پیاوەکو ئیبراهیم ئەحمەدەوی ئێمە مەکتەب سیاسی بەنووکی قەڵەمێ دامان ناوە بەنووکی قەڵەمێکیش دەتوانین لای بن نەشی توانی چونکە کاریگەری شخصیەتی کاریزمی بەرزانی علاقەی هەیە بەسەر ئەو دید و تێڕوانینەوە کە لەسەری پەروەردە بووە ئەو زەمینە فکری و عقائیدی و منهجی و ڕەوشتی و دابوو نەریتەی کە لەسەری گەورە بووە وەکو عەشرەت و ئەو عەشرەتەش وەکو هی ئیسلامەتی کە چۆن قاڵبەتەوە تیایە و دای ڕشتون کاریگەری ئەوەیە بۆیە کۆمەڵی هیواش نەیتوانی خەڵکێکی جەماوەری کوردی لە خارجی بارزان بکا بە جموجوڵێک و بیان هێنە بەرە ئەو لەو فکرە قەومیە زەعیفەی کە هەیبوو بتوانێت بیان کا بە وزەیەک لەگەڵ بارزانیە بەعکسی ئەوە کە بەرزانی بۆ خۆی لەگەڵ ئەوەشا توانی کە هەندێک لەو عەشرەتانەی ئاغاکانی زێباری و هەرکی و سوورچی و شێخانی لۆلان و ئەوانە کە دژیشی وەستا بوون و توانی هەندێک لەوانش کەسب بکاتەوە هەرچەندە دواتر هەندێک لەوانە لەگەڵ حکومەتا دوای ڕۆیشتن و ئەو سەردەمانش نقطەیەکی مهمم بیرکەوتەوە کەلیمەی جاش هەندێک کەسێکا بە پیاوەتی بۆ ئیبراهیم ئەحمەد ئەڵێ ئیبراهیم ئەحمەد دای مەزراندووە ئەو وشێ بەڵام لە ڕاستی ئەوانیە هەندێک کەسی تریش پێی وایە لە 63 لە 66 دروست بووە بە تەسیری جاشێتیەکەی بە تەسیری جاشێتیەکەی جەلال تاڵەبانی دروست بووە بەڵام ئەمە ژوانیە چونکە بەرزانی وەختێک کە خەڵکێک ناوەنێ جاش پۆلیس ئەو کاتە کە کوردەکان بوون لە ناو مەخفەری حکومەتا بوون لە ئامێدی یان لە دهۆک یان لەو شوێنانە ناویانە نەجاش پۆلیس دوایی کە ماجد مستەفاش دێ بۆ لای ئەڵێ ئەگەر تۆ بێت و ئەم قسانە بە ئەمانەتەوە نەقلی نەکەی خزمەتی کورد نەکەی تۆش ناوەنین جاش وەزیر کەوابوو ئەو وشەیەش کە بەکاری هێناوە مەباسی ساڵی 1943ەکەینەوە برایانی بەڕێز یانی 64 ساڵ لەمە و پێش وشەی جاش بەرزانی دایمەزراندووە بووە بە زاراوەیەکی سیاسی چۆتە فەرهەنگی سیاسی و فکری کوردایەتی و جموجوڵی کوردایەتی و کوردستانەوە لەبەرەوە هەر کەسە بۆ ئەوەی ئێمە وەکو ئەهلی ئیسلام ئەم جۆرەشتانەمان بە تاریخی خۆمان باشتر بخوێنینەوە تاریخی خۆمان ورد دراسەکەینەوە بۆی بزانین لە نێوانی فکری ئیسلامی و ڕەسەنێتی فکری ئیسلامی و دیدی قورئانی هەڵهێنجرا و لە دید و تەسەوراتی خۆمان بێەوە یەکی چکە لە دەرەوەی کوردستانەوە فێرمانکە بە کۆیلەیە کۆنتترۆلەکە لە بەردەستی ئەو بێ بۆ خۆمان لە ڕووی ئیسلامەتێکەشەوە دید و فکر و بۆچوونێکی لە قاڵب دراوی خۆمان هەبێت کە مطابقی ڕەزامەندی خوای پەروەردگارە و لە هەمان کاتیشە وەکو ممارەسەی خەباتی خۆمان بەم ئیسلامەتێش کە ئەیکەین لەگەڵ داب و نەریت و دید و تێڕوانین و هەڵوێست و سیاسەتی باب و باپیرانی خۆمانە بگونجێ بێ ئەوەی کەسێکی تر بێنە ڕەفتار و ڕەوشتێکی عەلەمانی نامە و غەریب بێنێتە سەرمان هەم دینەکەمان لێسەنێ هەم خەباتی کوردایەتیەکەش مایە پوچکە بۆ نەتیجە هیچیمان دەست نەکەوێت لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بەقەدەر ئەوەندێکی ئیسلامەتیەکەش لە دید و تێڕوانینێکی سەر بەخۆی ئازادانەوە وەربگرین بە فەهمێکی قورئانی ساغ کە بگەینەوە ڕۆژی قیامەت بگەینەوە بە حزوری خوای پەروەردگار لە بەردەستیا بەڕوڕەشی ڕائەوەستین بەڵام لە دیندارێتیەکەمان ڕازی بێ لە هەمان کاتیشا لە بەرچاوی میلەتی خۆمان خەباتێکی دڵسۆزانە و سەرڕاستانەی وا بکەینەوە سبەینێ ڕوومان بێ لە هەموو کۆڕ و مەجلیسێکی کووردا بڵین ئێمە ئەمە بووین ئەو خەباتەشمان ئاوا کردووە ومێدوارم خوای پەروەردگار لە هەردوو شیانە سەرکەوتومان بکە بەم بیرخستنەوەیە بەم محازەرەیە کۆتایی بەم زنجیرە دەرسی ئیسلام و کوردایەتیە لێرەدا دێنم چونکە ئیتر ڕەمەزان نزیک بووەوە هەرچەندە بۆ باسی ڕۆژهەڵات پێویست بوو بینەوە سەر جەمهوریەتی کوردستان لە مەهاباد چۆن دروست بوو هەروەها
پێشەکی و زمینەی فکری و ئەوانەی تریشی هەتاکو دێتەوە سەر ئەم کاتانەی تر کە دوای پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژهەڵات دروستە بێ دوای فترەکانی تری قاسم لەو شەرەفکەندی و هەتاکو ئەم کۆنگرەی کە ئێستاژە بەسترێ بەڵام ئەوە پێویستە کاکەبی خینە زنجیرە دەرسێکی تر چونکە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێمە ئێستا زیاتر پێویستی بە زمینە فکریە ئیسلامیەکە هەیە بۆیە گەنجی کوردی ئێمە لەودی و پێویستی بەوە هەیە ڕۆشن فکریەکی تری ئیسلامی زمینەی فکریەکەی بدەینێ وەکو دید و تێڕوانینێکی خواویستی وەکو عەقیدە و ئیمانێکی سەلەفی تەیاری جیهادی تیا دروست ببێ دوایی ئەتوانێ ئیستیعابی ئەم خەباتە کوردایەتیەش بکە کە ئەتوانێت لە بندستی عەلەمانیەکانی دەربێنێ خۆی بتوانێت بەدیلێکی تری ساڵحانە بە ئەو ناوچەیە بهێنێتە بەرهەم خوای پەروەردگار ئێمە شوێوەش سەرکەوتوو بکە خوای گەورە دەستی پێمانەوە بێ بە لوتف و ڕەحمەتی خۆی ئاگادارمان بێ ئیمان و عەقیدە و نیەتمان بپارێزێ چاومان بکاتەوە ئێمە لە بەرخاتری ئەو و لە بەر ڕەزامەندی ئەو بەم شێوەیە ئەمانەوێ بجوڵێن خوای گەورەش ڕەحممان پێ بکە بمان خاطر ریزی ئەو کەسانێک کە ئەفەرمێوە الذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش هیدایەت بدا بۆ ڕێبازەکەی خۆی و ڕامانگرێ و پابندمان کە لەسەر دینەکەی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته